حەشدا شعبی دوان چەند ڕۆژێن دەرباز بوویدا هێزن خوا لە شنگالێ زیدە دەکا. دە ئالێدندا ڕێکەوتنا دەناوبارە حکوومەتە هەرێما کوردستانی و عێراقا فدراڵدا دەربارەی ئاساییکردنا ڕەوشا شنگال ئەوە بوو یەک هێزانە ئاسایی نەمینە لە دەڤەرێ. قایمە شنگال بچەندێ بدژی بەرژەوەندیا شنگالیان دبینە و گۆدژی دخوازن شنگال بکەن بەرەعاش و گۆڕەپاناشەڕ و ململانێن خوا و جارێکدن شنگال ببە قوربانی. شنگال نا جۆم و جۆلێت نەمەتڕسێک هەیە نا ئەوەکەیە خەڵکی دێڤەگەری ئابەدام بکە بەس ئەو هەندێک هێزێت حەشدا شعبیل بە ژەوەندیا خۆدا داوی دەرگەهی بکنە دەوارگاکی بازرگانی دا وەکو هەموو مەمنوعاتال وێ دەڤەرێڕە ببن بۆ سووریا و بۆ حزب الله لوبنانی و ڕاستی داخوازە خەڵکی شنگالێ ویدارا شنگالێ نەئەڤا بوو ئەڤەژی ڤەتگەریە بۆ سیاسەتا ئاشاشە حکوومەتە فدرالی هەکە دەسەڵاتێک تینینە گۆری دستور گۆری قانون هەکە هێزەکە ناشەرعیش دەربەی وڵات های حکومڕانیە و تحکمێ الشاخ و جوگرافیەتا شنگالکە وأنا أرى في عيونكم ووجوهكم ببریارکە سەرکرداتیا حەشدا شعبی 1200 چەکدارێوان هاتنە شنگال و لە گۆری داخوایانێن بەرپرسێن برێنین حەشدا شعبی لە دەژی هەر عێریشێکا تورکیا لەسەر شنگال و بەرسە بدن. شێوەرمەندێ پارێزگاریە مووسڵ بۆ کاروبارên پێکهاتان تینە زەمان پارێزگا مووسڵ پشتەوانیا ڕێککەوتنا شنگال دەکا لێ ئەو هێزن لەوەر ناخوازن ڕێکەوتن بێتە جێبەجێکردن. بڕاستی ئەم وەکو پارێزگا هانێنەوە وەکو حکوومەت ئەم پشتەوانیە وێ ڕێکەوتنێنە و جەناوی پارێزگار هەر ئامادە بوو لەوان کۆمبوونێت هەکەر چل بەغدا و چل مووسڵ هاتینەکردن حتا شنگالجی دەربارەی وێ ڕێکەوتنێ تشتێکی باش بوو ئارامی شنگال چێ ببێ بێ سیراعات و بێ حەرب و بێ مەشاکل جارەکە دیترێ. لێ گۆری زانیاریان کوردستان 24 نزیکە 10,000 چەکدارین حەشدا شعبی و هێزێن بەسەروا لە شنگال و دەوروبەرێ نوێ هەینا. پشتی گەفێن تورکیا لەسەر پەکەکێ ئەو زانیاریان ڕۆژن بۆری دەهاتنە بەڵافکردن کۆمبوون و دانووساندنێن بەرفرەتێن ئەنجامدان دنێڤەرە حەزب الله و نجۆبا و بابلیۆن و ئەفسەرێن حەرەستەوریەن ئیرانی و پەکەکێ لەسەر دانانا پلانێ ji ber êrişên Tirkiya بۆ شنگال ئەفچەند و هەبوونەبان هەموو هێزان ژیانە خەلکێ شنگال کریە مەترسیێدا و دەبینن شنگال بەرەفرەوشێکدا دیارڤە دچە. مەهار شنگالی کوردستان 24 دهۆک.